هەمیشە باسی یەکسانی لە نێوان ژن و پیا و کوڕ و کچ و نێر و مێ باس و گرێ و گۆڵێکە کە ئەتوانم بڵێم لە کۆمەڵگەکانی وەکو ئێمە دوایی نایە. بە ڕووکەش و بە دروشم هەمیشە ئێمە باسی یەکسانیەکەی هەم لە ڕێگە چەپگەرایەتەکەیە و هەم لە ڕێگە ئاینێکەشە. بەڵام لە شوێنێکە ئەم یەکسانیە ئەمان خاتە دووڕیانێک و پرسیارێکی خۆڵەوە کە ئەویش بابەتی میرات و وەرەسە ئەو بابەتەیە کە هەمیشە خانمان نیوەی پیاوی بەرەکەوێ و ئەمە بە بۆچوونی ڕێگەیەکی ئاینی بۆچوونێکی دروستە و هۆکاریان هەیە، بە بۆچوونێکی دنیای مۆدێرنیش چەوسانەوەی و دوورە لە باسی یەکسانی. جا ئەمەوێ لە خانم خۆیەوە دەست پێ بکەم، هەڵاڵە خان، و دەستپێکەکەشمان ئەکەینە بە یادگارێکی بەردامەی ساڵی پار دەست پێیەکەی کە هەمیشە لای خۆشتەوە پێم وابێ پرسیار و جوابی زۆر بۆ هاتووە. ئەڵماس هەمووک چالاکوان، هەمووک ڕۆشنبیر، هەمووک خاوەن بڕوانامەی زانستی شەرعی لەگەڵمانێ. زۆر زۆر بەخێربەی. ئەم بەرنامەیە با گوێ لە دیوە دەرونیەکەی بگرین. ئەو کات ئێمە لای جەنابەت بزانم باشە بۆ پرسیارەکەت لە دکتۆر نەکرد لەو کاتە؟ ناوەڵ ئێمە بۆ درێکمان هەیە، ئێمە خۆمان پێڵین، من قەنەعەتم پێ نییە. بۆ درێکمان هەیە بە ئیجباری. ئێستا ئێمە هەمومان بەکارمانێناوە لەبەرەوەی کە دەرهێنە ڕێنایە بەکارینێنین، بەڵام تۆ دژی ئەوەش بووی. ئەوە ئازادی شخصیە. باش باش باش. خەریکە پرسیارەکە شەکەم ڕاکێشان بووی کە نەیەمە لای تۆ پرسیارێکی لێ بکەم. ئایا وەکو خانمێ باش تۆڵی ئازادی شخصی جوان و ناشرینی لای تۆ چییە؟ هی خانمێک هی پیاوە؟ دیارە بەنای خۆی گەورە و میهرەبان جارێکە سوپاس بۆ ئەم دەرفەتە. طبعاً جوانی ئەگەر بڵین جوانی وەکو ئاماژەت پێ کرد شتێکە شتێکی سروشتە لە ناخی ئینسانە، خۆی پەروەردگار ئینسانی لەسەر جوانترین شێوە دروست کردووە. ئەفەرمێ فی ئەحسەنی تەقویم. باش کەواتە ئینسان بە جوانترین شێوە لەلایەن پەروەردگارەوە دروست کراوە. هەموو کەسێکیش لە ژیانە حەزی بە جوانیە، یعنی حتا تۆ مناڵێک کە جوانە حەزەکەی سەیری و مناڵە جوانەکەی، مەسەڵەن کەسێک شتێکی جوانە بینی حەزەکەی سەیریکەی. خانی بیرێ ماوە خەزنەی بیرێ ماوەری شکر ماشەڵا گەنجن لە شوێنێک و بۆ شوێنێک تر جوانی فەرقەکە. لای من جوانی هیوا هەیە لەوەچێ لە ڕوخساریا جوان بێ بەڵام کردەوەی جوان نەبێ. هیوا هەیە. باشە ئەم بابەتە زۆر زۆر بوو بە دەردی بە زمانەکە ئێستا بوو بە ترێن. خۆت لەگەڵ یا چۆن هیچ یادگاریەکی هیچ باسێکە هەیە لەسەری؟ وڵا جا من طبعاً بەرنامەکەمان ینی قسە لەسەر ئەو بابەتە نەبوو. ڕاستە. پرسیارێکی بڵێن لەسەر کە مەیکەپە نەکرد ئەم جاری شەر نەوکردووە. یەکەم جار پێم خۆش نەبوو ینی کە لە بەرنامەکە پرسیارەکەت کرد، بەڵام ئەو من شێوازی بەرنامەکە جوابەکەم بە شتێکی تردایەوە. ئەلحەمدولله لەو کاتا خۆشحاڵ نەبووم، بەڵام دوایی کە بینیم دەنگێکی زۆری دایە لە ناو خەڵکا، خەڵک ئیستقبالێکی زۆر باشی لێ کرد، سوپاس بۆخوا. بۆیە گرنگە ئینسان جارەیە کە قسە بکە ئەگەر خاڵێک زۆر ضرورە ئیخلاست هەبێ لە قسەکانتە و ئەو قسەکە ئیکەهی خۆت بێت، ینی ناخی خۆت بێت، زمانێکی زۆر سادەش کاریگەری لە ناو خەڵکا بۆ شکڵە جێهێڵە کە خۆت نیەتت لەسەری هەبووە. بۆیە فعلەن یەکێک بوو لەوانەی کە لەو ئەتوانم ڕێلانەی کە زۆرترین بینەری هەبووە. باشە خۆ سیرتە کردەوە لە سەرەتانە ئەی دوایی بڵێ باشە هەتا بۆ حەملەی ئیعلامەکەشم کاتی بانکەشی هەڵبژاردن و ئەزانم جارێکیان سپۆنسەری باشمان لێدا بوو، زۆرترین کۆمێتمان بۆ هاتبوو، زۆرترین بینەری پیرۆزیشە پەرلەمانتارێک زۆر زۆر پیرۆز، ینی دەستی ئێمەشی تیا بوو، دەستان خۆش لە بانگەشەکە. جا پار وابزا مافی خانیم خوارد بۆ تۆ، ئەم ساڵ مافی تۆ خۆم با باسی یەکسانیشە تۆزێ ئەم بەرنامەکە باش نییە. خانی جان یەکسانی چییە لە بینی ژن و مێردا؟ ئەفوو ژن و پیاوە؟ بە بۆچوونی زانست هەردکیان مرۆڤن و ئەم مرۆڤانە لە مافی یەکسانیان هەیە، بەڵام لە سروشتا جیاوازی هەیە
و بە پێی سروشتەکانیان ئەرکەکانیان ڕەنگە بگۆڕێت بەڵام لە ڕووی مرۆڤ بوونەوە لە ڕووی مافی مرۆڤۆ لە سەردەمی ئەمڕۆە و لە زانستە لە پزیشکیە لە دەروون ناسیە لە کۆمەڵناسی ئەمڕۆە یەکسان مامەڵەیان تکاکرێت مافیان یەکسانە ڕێزیان یەکسانە مالکێتیان یەکسانە ئیشیان یەکسانە ئەتوان ئەم شتانە بکەن بەڵام لە تەلەفۆنەکە شێ بێت لەبیرم چوە دایخ باش بەڵام لە ئەرکەکانیانە وەکو ئەرکی دایکایەتی وەکی ئەرکی باوکایەتی وەکی ئەرکی کۆمەڵایەتی وەکی تەقسیمی ئیش لە مێژووە یەکسان نەبووە و تێبەرەوە ئەم چون تەکنۆلۆژیا ئەگۆڕێت چون ئیشەکان ئەگۆڕێت لەوەبەر ئەگەر بچینە ناوی مێژووی کۆن بچینە دواوە لە سەردەمی ئەشکەوتا پیا و ڕاوچی بوو ژن نێتوانی و ئیشانە بکات پیا و ئیشە قورسەکانێک چوونە وەختە تەکنۆلۆژیانە و ماسوولکەکان حکمیانە کرد سروشتی بەشەر وا دروستکریا ماسوولکەی نێرینە بەهێزترە تا ماسوولکەی مێینە وەلێ وەختێ تێبەرەوە ئەم لە مرۆڤ ئەکەوێتە بەری ئەقلانیەت فەلاحەت دروستە بێت و دایک فەلاحەت لە مێژووە دروست ئەکات دایک سالاری دەست پێکات جیاتی پیا و سالاری و لە سەردەمی ئەشکەوتا پیاوێک ئەگەر ڕاوچی نەبووایە خێزانەکەی ئەمرد و خێزانیش بەم خێزانە کە ئەمڕۆ دروستکریا دروست نەکرابوو قەبیلە بوو پیاوێک ڕەنگە هەمووی ئافرەتەکان بە خێزانی خۆی بیزانایە بەڵام هاتین بەرەو سەردەمی فەلاحەت جیاوازێکی کولتوری لە ژیانی مرۆڤ دروست بوو کە ئەرکەکان کولتورەی گۆڕێت نەک سروشتی مرۆڤەکە بەتەنیا وەختێ هاتینە سەردەمی فەلاحەت لە سەردەمی ڕاوە مناڵ ئەرکێکی قرس و لەسەر تایفە چون مناڵ تا 20 ساڵ نەیەتوانی ڕاوکە هەر بخۆر بوو و هەمیشەش ئەگریا شەوانە ڕاوچیەکانێکی قەڵەدا بۆ گورگ و شێرەکان و بۆ تایفەکانی تر بۆیە حەزیانە کرد مناڵ نەوێ ژن شتێکی زیادە بوو ئەگەر مافی کەمێکیان پێ بدایە وایە نەزانی خراپیان نەکرێت چون نیان نەزانی خۆزاوزێ چۆنە بەڵام ئەیانزانی ئەم ژنە مناڵ تێرە و مناڵ ئەرکی تایفەکە قورسەکات و بەس ژنیان بۆ ئەگەر بمرێت تایفەکە دوای تێ بەڵام لە سەردەمی فەلاحەتا چۆنیش فەلاحەت ژن دروستی کرد ئاژەڵێکی پاکە کرد چون ڕاوچینە و چێشت لێ نەربوو ئاژەڵێکی پاکە کرد سرانوێلکەکەی ئەڕژان چی گەنمەشامی تیاسە و زەوێ نۆکی تیاسە و زەوێ چون ئاژەڵی گۆشتخۆریان زۆرتر ئاژەڵی گیاخۆریان زۆرتر ڕاوە کرد گۆشتخۆرەکان سەخت و ڕاویان ژن ڕوانی لەو سرانوێلکە پارەکە پاکی کردی ئاژەڵەکیان لێوە خواردە چون زستان نەوەمانە لێوێنە کۆچبەر بوون ئەهاتۆ چی گیاسۆز بووە و چون گیاسۆز بوو ڕوانی ئەمە هەرەمان گیاس کە لە فڵان ئاژەڵا وەختێ پاکی کردێ بینیە فەلاحەت دروست بوو کە فەلاحەت دروست بوو نیشتەجێی دروست بووی تر نەشون بە دوای ڕاوە نیشتەجێی دروست بوو سەنعەت دروست بوو پیاوەکان بوون بە سەنعەتکار داس و کەرەسەی فەلاحەت و ئەمانەیان دروست کرد ژن لێرا ڕوانی ئەگەر مناڵی زۆرترم بێ پێویست ناکە بە قەبیلەی بژیم خۆمەتوانم بەری ئاژەڵە ئەهلیەکانم مریشک و مامرەکەم بگرم ئەیشتوانم مناڵ بنێرمە بەری ڕان و گەلە و ئەمانەوە ئەیشتوانێت بێت لە دانەوێڵە جەمکردن هەر لە مناڵیەوە بێتە یارمەتی کولتور دروست بوو سەقافەتی یەکجێنشینی دروست بوو و لەمەها ژن ڕۆڵی تازەی دەستی پێکرد ڕوانی ئەتوانێت پیاو لە ماڵیش بکاتە دەر بە مناڵەکانی و ئەتوانێ بژی تا وردە وردە زانست و عەسری مۆدرن دروست بوو سەنعەت دروست بوو سەنعەت کەوتە بەردەسی هەردوو تایفەکە ژنان ئەچوون پیاوان ئەچوونە سەنعەت ژنانەمانەوە بەڵام چون پیاو داواکاری قورسی بوو خاوەن شەریکەکان نێتوانی پیاو ڕازی بکات وتیان بۆ ژن و مناڵ نێرینە ناوی سەنعەتە و پیاو بکەینە دەر ژن و مناڵ هاتنە ناوی سەنعەتە و توانیان پارەیان بێ و پارە لە باخەڵی خۆیانەوە داڭڵۆزی پیاو نەبن وتیان مافی یەکسانی مانگەرەکە ئەگەر ئەم مێژووە منێژمی ورد تماشای بکەی سێ دانە شەپۆلی فەمینیزمی واتیا شەپۆلی یەکەم کە ژن ئەیوو منیش وەکو مرۆڤ حەسیە بکەن بۆ وەکو مرۆڤ تماشام ناکەن بۆ وەکو ئاژەڵ بۆیە ژن ئەگەر نەبی ئێمە ئاسانترین لە مەوجی دووما کە فەلاحەت و لێوە دەسی پێکرد وتی منیش مرۆڤێکم یەکسان وەکی باقی مرۆڤەکان بۆ مافی منیش نادەن بۆ مالکیەتیش نادەن بۆ منیش خاوەنی مناڵی خۆم نەبم و لە مەوجی سێهەما کە ژن دەسەڵاتیان پیاکوتیان پیاومان بۆ چییە هەر نەبێ خۆیمە کێشەیەکمان ناوێ فیمینیزمی ڕادیکال دەستی پێکروتی پیاو هەر مافی نەدەینێ باشە ئەگەر لێرا باسی یەکسانی بکەین ئەڕوانی لە یەکەما ژن زۆر لە مافی خۆی دابەزیوە پێڕێزی پێکریا لە بەشی دووما ژن تێت
لە ڕێکی پیاوێکە مافیە درێتێت لە مۆژی سێمە پیا و خەریکاکەوێتە بەری ئەوەی مافی نەبێژن تۆ ئسپرمێکی هەر نەبیت مرۆڤایەتێت توانێت درێژەی هەبێت ئسپرمەکەمان بێ پیاومان بۆچێ چون ژن خۆی چێتوانێت ئیش بکە ئەتوانێت کار بکە تا ئەگرا ئەگەر بین یەکسانی چییە؟ یەکسانی ئەوەی ئەم دوانەوەکو مرۆڤ مامەڵەیان تەکا بکرێت سروشتیان بەرچاو بکرێت لە دەرونی مناڵێک بەر لە بلوغا چی کچ بێ چی کوڕ بێ ماسوولکەکان یەکسانن ئەندامەکان یەکسان بەس ئەندامی زاوزێ کوڕ و کچێک لە یەک جیاکاتەوە وەلێ وەختێ بلوغ دەستپێکە هورمونەکانە گۆڕێن 5 هورمونی سەرەکیمانە ئەکسیتوسینمانە ئەسترۆژن پرۆژسترۆن ئەندرۆژن تستوسترۆن لە پیاوە ڕێژەی تستوسترۆن و ئەندرۆژن زیاد دەبێت سمێڵ دەرەکە ماسوولکەکانی بەقۆتە بێت لەشی ئەوێتە پیاوانە دەنگی ئەگۆڕێت لە ژنە هورمونی ئەسترۆژن و پرۆژسترۆن زیاترە بێت ماسوولکەکان ناسکە بنەوە دەنگ ناسکە بێتەوە بەرەو سروشتی ژنانە ئەچوات ئەمە شتێک نییە تۆ بتانی بە یاسا یەکسانی بکەیت خۆی ئەمە نایەکسانە لەناوە بەڵام ئەمە کە ژن ئایا بۆی هەیە لێ بخڕێت یا بۆی نییە لێ بخڕێت لێخڕین کارێکی پیاوانەز ژن ئەتوانێت بێتە دادوەر یا ناتوانێت بێتە دادوەر ئەمە لە دەروون ناسیە و بە تایبەت لە دەروون ناسی ئەخلاقە کێشەیەکی گەورەی دروست کرێ چون ژن ئەخلاقی پیا و عەدالەت مەدارە ئەخلاقی ژن مراقبەت مەدارە ژن بۆ پەرستاری باشە پیا بۆ شجاعەت وەمانە کارۆلگیگان و کوهلبرگ ئەم دوو بابەتیان باس کرێ وتی ئەگەر پرسەکان بکەینە ژنانە چون کۆلبرگ ێژێ ئەخلاق 6 هەنگاوە پیاوە توانێت 5 ببڕێت چون پاشگەزەوێت و لێ ێژێ بیردۆزیەکەم ئەەکەمە 5 هەنگاو ێژێ پیاو ئەگاتە ئەخلاقی دەرەجەی 5 ژن ناگاتە 4 زیاتر بۆیە ژن ئەخلاقیان لاواز هەر لێوە جیاوازێکی ڕەگەزی ئەخرێتە ناوی ئەخلاقی ژن و پیاو خانمی کارۆلگیگان ێژە تۆ پرسەکان و پیاوانەست بێ پرسەکان بکە بە ژنانە بزانین چۆنی پێتێ پرسەکان ئەکاتە ژنانە بۆ لێکۆڵینەوەکە چی ژن ئەگاتە ئاستی 5 پیاو ئەگاتە ئاستی 4 پیاو بێ ئەخلاقە بێت کۆی ئەم دوو لێکۆڵینەوەی ژن با بیکەینە مرۆڤانە نەیکەینە ژنانە و پیاوانە چون ئەگەر بیکەینە ژنانە و پیاوانە یا لەو بەری سەربانەکەەوە کەوینە خوارد یا لەم بەری سەربانەکەەوە با لەگەڵ ژن و پیاوەکو مرۆڤ مامەڵە بکەین ئەگەر وەکو مرۆڤێن با مافیان یەکسان بکەینەوە کە ئیتر ئەوە چواتە بەری ئاین لە ئاینەکانی جیاوازە بە تایبەت لە یەهودا ژن زۆر کەمتر لە پیا و تماشاکرێت تێتە ئیسلام کتێوێکی خانمی مڕنیسی هەست ئەگەر تماشای بکرێت ێژێ ئەگەر درێژە بدریایە بە عمری حکوومەتی پێغەمبەر و دەوڵەتی ئیسلامی ژنێکە زند و بەچاڵە کریا پێغەمبەر هاوردی نایەبانی ملی و گەیان دێجێ وتی دایکی باوکێسی و وردە هاوردی کە لە دەورەی لەو کتێبە وا باسەکە ێژێ ئەو بەرە کە ژن مافی نەبوو ئرسی نەبوو ڕەئی نەبوو پێغەمبەر لە 23 ساڵە هەمووی ئەمانەی پێدا ئەگەر درێژەی بواە ڕەنگە ئەو شتەی ئەمڕۆ ئێمە داوایەکەن کە ئەماوێتە پویایی فەقە بێ فەق پویاییەکی تیابێت بتوانێت ئەمڕۆ بیسەلمێنێ بە پێی ئەو کتێبە ئەگەشت بە جێگەیە کە ژن ئیمڕۆ ئیتر پێویستی نەکرد لە غەر بۆ داوای حقوقی فیمینیزم بکەین بەڵام لەویا وێسیان ناونیشانێکی چەدا ێژێ لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ژنەکان ئەهاتنە مەجلس ئەهاتنە جیهاد حزوریان هەبوو حتا تا زمانی حەزەتی ئەبوو بەکری شەرە و ئازادیە خەریک و گەشەیە کرد گەیشتە زمانی حەزەتی عومەر لە زمانی حەزەتی عومەرە ێژێ ئیتر قەتیس کریا و لێوێسیا و هەروە ماوە من ناتوانم ئەمە ڕەئی لەسەر بدەم بەڵام لە ڕوانگەکەی منۆ کێژیتی ژن و پیا و مافیان یەکسانە ئەرکیان یەکسانە ڕێزیان یەکسانە بەڵام ئەرکەکانیان بە پێی ژنتیک و توانای جەستەیان ئەکرێت جیاوازیتیان باشە دکتۆر ژن و مەبەستمە ئەمێ گوێت لە ڕائە پیاوانەکان بێ اینجا جەنابە دەست پێ بکەی بۆ لەسەر خۆی و دکتۆر ئەم پرسیارم بە کورتی جواب بەرە و پرسیاری دواترم بابەتی میراتەکەیە ژن و پیا و لە ئیسلامە یەکسانە جبلی ئەو فەرق و جیاوازی گوخوای گەورە خستیە طەبیعەتی تەرکیبەی ژن و مێردە ژن و مێرد یەسا بەڵێ بێگومان یەکسانە جبلی ئەو وەزایفی بۆ لە ئەرزی واقعە یەکسان سیر ناکرێن و یەکسان مامەڵەیان لەگەڵانە ئەرزی واقع ئیشێوێ بئیسلام نینە ئەوە ئیشێوێ بمهەیە من پیاوەکی ذکوریمە مجتەمەعاتێمە مجتەمەعاتی ذکورینە مەفەردی ڕەئی خۆ لەسەر ئافرەت دەکەن ئیشێوێ بئیسلام نینە وەسیەتی یەکەم یعنی هاوڕای کە لە ئەرزی واقعە یەکسان نییە بێگومان سەد و لە وڵات بۆ وڵات فەرق دەکێ ژە هەرێمەک بۆ هەرێمەک فەرق دەکێ
کۆمەڵگەی مسلمانانەکەی بيقو من بحسيكم اللي مسلمان دكن حتى بحسي كردستان بخوجي دكن مثلا بحسي ميراتي تكي لهن جفاك لهن عشير لهن هريم لهن شار ميراتي جنددن والهن شار وهن باجار او حقيقو خاي قورة داية او افرتي محروم يجي دكن او اشي باسلام نينا او الظلمك او تعدك بهيج رنجي دين اسلام درفاني درفتنا دي وحقنا دي وريكنا دي او بيا وظلمي او افرتا بكد ما مثلا موضوع ميرات برسيتي دوما ولكن من وك بياو يعني جفاكي ما ذكورنا بحموشي وهولي ددنجو حقي او افرتا بخن او ظلمه او تعديه او قانونيه باشا او موضوعي دوبش بيك بشر لكوي عين اسلام جي كراوة او نقطة كي تدس بيكي برا مدش يقول يعني تشتكي واد اسلام دنينا جو يعني حقي افرات دميرات نيفي حقي بياوبي تشتكي وصاد دين اسلام دنينا ولو بقشتي عام دين اسلام اي ببيتشي اما بوتا بيجم دين اسلام وقت يقول تقسيمات ميرات دكي لجنسي او انسان او مروف ميزناكي كابيا وكافرتا ميزدك درجي قرابتي او انسان او بياوة لكسي قو مردوة جاران هيا او افرت نيفي بحري يعني قسمتي كردبي وجاران هيا وكي وادبي وجاران هيا زيادة ري وادبي شبروا يكي أو قصة وقت يقول ما بيجن دين إسلام حقي ندى يا آفرات ودميرات إذا حقي آفرات نيفي حقي بيا أو قصة كي ندرستا قالك ما مجبور بن أم فقرنا آياتي قرآني بيروش برقو موضوعي ميرات قولي خواي قولتي ده هي أحكامي قرآني قطعي تدهنا مجالي اجتهاد جتدنيا وخاي قورجي يعني أو حق دايا جار هيا نيفي ستاندية جار هيا يعني وكيها ستاندية جار هيا زيادة رستاندية بۆ پێکەنیت بە کورتی پێنەکەنم بگریم آخرنا بەتەکە پێکەنی نەبوو بە زیارە لە پێکەنینەکانی تۆ داینی هەمیشە بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه ومن والاه كاك درون ملاحظيك لسر بيشكش كرد مقدمة كي زنابت طبعا أو مقدمة كي زنابت أو مقدمة أو ثقافة السائدة كإستال ناوكم القايدة باوا بملتزم وبغير ملتزم وش دعنيشين درن والله ميرات جنا نوي بياوية أما تسمان كرديا لمنظومة قشتي جزء أكمان تماشا كرديا يعني لا شيء او ثقافته واتي اجن بوزاوايا واجن وكيس تماشي يعني تماشيك اتو لا يعني شيء خراب ممكن نا اتو تماشيك اتو دربري او واقعي فعلا كلكم القايده بنيها كضل هميشه جني وي بياوي هميشه جني وي بياوي ما يك مشكله زور قورمانه استاذ فرق هي لما بين عداله ولما بين مساواه لهندك شوينا مساواة ضرورة لهندك زي عدالة ما في خانم والله بس سريع عيدي بن بابتك لسيشت جنوبيا وكو يقديك مساواة مطلق يعني لمسألة وجودها هردو كان مخلوق رب العالمين ليك ما تدرس كراون لمسألة يعني موجودة هردو كان إنسان لمسألة ولا مسألة يعني خلقه ويكوا مخلوق ليك مادة درس كراون وهروها أو يديكشان لمصيرها هم يعني دسنويك مصير أو مساواة مطلقة هي لبيني هردو كان كاد كدبيت الجيان لبروي الجيان بمساواة ناتي تسري استاد زنابت اگر بيتو سي كورتا من كورچان لزانكوي بكورچان لا ناوندي بكورچان لابتدائي بناكري هرسه كانو كو يقد كباري بده يك كان مصرفي زياتري او كان مصرفي كم تري هذيك كان خريكي يكسب موضوعك بالدين سبابتك ميراث مساله ميراث اما تماشي كوچ زنابي سيداش قوتي سيش التحكم لمنظومه اسلامي اكل مساله ميراث يا كمين يعني بيوندي بالرجزونيه تماشي نيرومياتيناكا يك او نفري كمرديه او نفراني كلا باشي بجمعين بقدر او كلا مردكي نزيك بن بقدر او كوا ميراتيان زياتره بقدر او يدور بن ميراتيان كمتره او يك دو لحالتي دو مين بقدر او جيلي كلا باش مردوكي بجمعين تمنيان كتسكبي برو جيان برون ميراتيان زياتره او اني كبشتكن لجيان ميراتيان كمتره سي بقدر اوي كحالتي سيم عبء مالي يعني هالقرتني كلفي مالي بقدر اوي كابرا مصروف تكليفي جاني بكوي تسر
تحملی مەسئولیەت بکە پارە زیاتر لە سەرەوی بی میراتی زیاتر لەوەی کەوا تحملی ماڵی کەمترە ئەو سێ شتانە تحکوم لە منزومەی میراتی ئیسلامیەکەن ئەمە بە سێ چار بەسەریعی لە خاطر حەق مامۆستا بدەم چار نوع میراتمان هەیە مشکلەی مە لێرە ئەوەی ئەمە بەس تەنها خوشچە بە ئافرەت حیسابەکەن ئەری دایک خۆ دایک ئافرەتە ئەدی کچ ئەدی مەثەلەن خوشک ئەدی یعنی تو هەندێک بابەت هەیە ئەدی خێزان ئەمە وانەمان بە ئافرەت حیساب نەکردینە لێ وەک احترام لۆم لۆ خااتری بە زۆرم لە سەرڕانە وەستی زۆر جاروێ ئەمە لەو بەرنامەی ئەو هەندە حەڵقانێک کە دەگەن گۆدابووم ئەگەر ناوی گروپەکەم هینابی ئەگەر ناوی ڕێکخراوەکەم هینابی مەبەست لێدان نییە لی مەبەست ئیهانەکردن نییە تێگەی لۆ خااتریۆی سبێنێ کەکەت نەکرێ لەسەرمان بوەستی ئەو ڕێکخراوە فیمینیزمانێک کە ئیشەکەن یەک لە بابەتەکان کە گەوریان کرد و لافیتەکی گەوریان دانایە کاکە وەڵڵا ئیسلام غەدری لە ئافرەت کردن نا تەماشای بکە یەک ئەمە هەندێک حاڵەت هەیە ئافرەت هەندی پیاوی دەبە چار حاڵەتن ئافرەت نیوەی پیاوی دەبە ئەوە دانێ بۆ دواتر ئەوە دانێ بۆ دواتر بەس ئەوە نەجوابم بەرەوە ئەو فەلسەف قسەیەک هەیە کاڵێن بۆیە بۆ نمونە لە کچا مەسەلەن نیوەی بەرەکەوێ هەڵاڵەخان لە بەرۆی نازانم قسەی تر قسەی شەقامە یا قسەی ناودینە نازانم لە بەرەوەی کە ئەم کچەش کە شووەکە دەردیخانی وتی مێردەکەشی لەولا دوو بەشی برد ئەوە حاڵەتی سێمە ئیمالەکەیە ئەوە حالەتی سێمە ینی لەبەر هەندێ بەستەنە ئەوە ئەدی دایک مەثەلەن جاری وهەیە زۆرترە بە جاری وهەیە خوشک زیاترە با لە برای 16 حالەتمان هەیە 16 حاڵەت ژن لە پیاوی زیاترە بە 16 حاڵەت شتیوالۆ پیاوی هەر نییە باش ئەمرکە و یەک قسە ناکەینەوە هەمومان جۆمان لە تۆی والله دەستا خۆش بسم الله الرحمن الرحیم زۆر سوپاس طبعا مامۆسایان زۆر جوان بەڕاستی ئاماژەیان پێ کرد بابەتی میرات ئەوەی کە لە ئیسلاما هەیە ئەو بەو شێوازە کە داڕێژراوە خوداییە یعنی لە قورئانەوەکو دکتۆر ئاماژەی پێ کرد قەتعە باسی میرات هەموو لە قورئان دابەزیوە ینی ئێمە زۆر عیلممان هەیە یا زۆر داواکاری دینمان هەیە بەشێکی لە قورئانە بەشەکەشی لە سونەی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم بەیان کراوە بەڵام میرات نە میرات لە 192 لە قورئانە دابەزیوە ئەمەی کە ئەوترە یەکسانیە یا دادپەروەری بابەتی میرات پرۆسەی میرات بابەتێکی دادپەروەریەتیایە وەکو زۆرە لە زانایان و بیرمەندان ئاماژە پێکەن دادپەروەری گەورەتر و فراوانترە لە یەکسانی دکتۆر زۆر جوان باسی بابەتی یەکسانیەکەی کرد بەس من ئەمەوەی کە ئەمەوێ بێڵم مرۆڤ وەکو مرۆڤ لە مرۆڤایەتی یەکسانن لە ئیطاعەکردنی خۆی گەورە شاویستمە ئەوە زیاد کەم ژن و پیاو یەکسانن و لە مافەکانیشا کە مافیان هەبێ هەم لە ژیانە هەم لە قیامەتە وەکو پیاو وایە یەکسانن بەڵام لە ئەرکی بایۆلۆجیا ژن جیاوازە لە پیاو و پیاو جیاوازە لە ژن ئەو بیرکردنەوە و تێڕوانینایی من هەمە هاوسەرم نیەتی براکەم نیەتی ئەوەندەی من مەشغوڵ بم بە کۆمەڵی بابەتەوە مەشغوڵە بە هەنێ شتی ترەوە و کاتێ من جوانم ئەو کاتێک کە وەکو ژنێک مامەڵە بکەم نەک وەکو ئەوی کەوا من ژنێتی خۆمە بیرچێتەوە بەناوی کە من با یەکسانی هەبێت کە ئێسا ئەو حرەکەی فیمینیستی زیاتر ئیش لەسەر ئەوە ئەکا ژن خۆی بیرچێتەوە زیاتر وەکو پیاوێک مامەڵەکانە ئەسڵ وایە ژن بێ پیاو بێت کاتی هێنە سەر بابەتی میراتی وەکو مامۆسایان ئاماژەیان پێکرد بابەتی میراتی وەکو ئاماژەم پێکرد خۆشم بابەتێکی خودایی یعنی خوا بڕاندوێتیوە دووهەم زۆر گشتگیرە ئەگەر سەیری یاساکانی بکەین لەنەوە تیاتی بۆ بنچینە ینی نەوەکانیش ئەگرێتەوە باوکو دایکیش ئەگرێتەوە کەسی حەسف نەکردووە حەقی کەسی نەخواردووە خاڵێکی تر ئاماژەم پێکرد دادپەروەری باسی ڕەگەز نییە لێرە باسی نزیکی کەسەکانە وەکو مامۆسا ئاماژەی پێکرد باسی توانا و بێتواناییە ینی ئەوەی کە خەڵک باسیەکە ئەوزان ئەم توانایی نیە ئەو تواناییە ئەوەیە کە ڕەچاوی ئەرک کراوە لێرە ئەرکی کەسەکە ئەرکی دارایی ئەوەی ئەرکی دارایی لەسەر پیاوەکەیە لە شریعەتی ئیسلامە طبعا ئێمە باسی شریعەتەکەین لەوەچێ لە شوێنی ترە ئەرک ژن لەسەر خۆی بێ سن لە وڵاتانی ئەوروپا ژن ئەبێ ئەرکی دارایی خۆی لەسەر خۆی بێت لەسەر مێردەکەی نییە بەڵام لە شریعەتی ئیسلامە ئەرکی دارایی ژن لەسەر مێردەکەیەتی بۆیە لە میراتە ئەگەر سەیریکەین بەش لە خوشک و برایە بەشی برا زیاترە لە بەشی خوشکەکەی وەکو مامۆسا ئاماژەی پێکرد ئەمە هەڵاواردن نییە ئەمە جیاوازی نییە ئەمە جیاکاری نییە ئەمە باسی دادپەروەریە خاڵێکی تر واقعیە
بابەتی میرات لە شریعەتی ئیسلامە چونکە بۆچی واقعەیە چونکە واقع ئەو کەسی کە نزیکە لە مردووەکەەوە ئەوە زۆرتر ئەبا تا ئەوەی کە دوورە نێر بیانەمێ نێر بیامێ جاریوە کەسێک مردووە پیاوێک مردووە باشە خوشک و برایە کوڕ کچێکی هەیە ینی خۆر دووچان نزیکنی لی جا آخر خاڵێکی تری گرسیەوە کە ئەرکی سەرشانیان باشە داکو با بەزانم ئەرکی سەرشانی کێز ئەرکی سەرشانی زۆرترە لە شریعەتی ئیسلامە وەکو ئاماژەم پێکرد کچێکە گەرمایەوە لە ماڵی باوکی مرد کچێک و با بڵین پیاوێک مردووە کچێک و کوڕێکی لێبەرجێماوە لەگەڵ خێزانی باش کچەکە چەنە بە نیوەی براکەی ئەبات دایکەکە یەک لەسەر هەشتە بات باقیەکە بۆ کوڕەکە ئەبێت بۆچی دوو بەش بۆ براکە ئەبێت ئەم برایە دوو بەشە با چونکە خزمەتکردن و ئەرکی سەرشانی دایک و خوشکەکەی لەسەر ئەوە باش ئێستا ئەمە لە شوێنی تر ئەمە نییە ئەزان ئێستا ئەتەی باش دڵمان ئەڵێن ئێستا ئافرەت خۆی گرفانی خۆی هەیە و مەسەلەن من وەکو ژنێک خزمەتی دایک و باوکمم کردو لە ڕووی مادیەوە باشە لەوەی ئەوەنەی من بەدەم دایک و باوکمەوە براکەم نەیتوانی بێ باش براکەم مەسەلەن لەبەرەوەی ئەرکی خێزانی هەبوو من مەعاشخۆرێک بووم لە ماڵی لای دایک و باوکم بوون خانوم بۆ چاکردوون و خزمەتم کردوون و ژیانم بۆ بەڕێوە بردوون و ئێستا شتێک ماوەتەوە بۆ ئەبێ من هەر یەک لەسەر نیوەی براکەم بەرم ئەوە ئەکرێ طبعا ئەمە شتێکی تازەیە بابەتێکی تازەیە ئەکرێ ئێمە پرۆژەیەکی تایبەتمان هەبێ لە هەندێ وڵات ئەم پرۆژە تایبەتە ینی ئەبێ ئەمە بەڕاستی بە یاسا تەقنین بکرێت ئەبێ پرۆژەی مڵکی هاوبەش دروست بکرێت من لە ماڵی باوکما چەند خەرجەکەم ئەبێ براکەم ئاگادار بێ من مانگانە لە موچەکەم بۆ نمونە 500,000 هەیە 250 هەموو مانگێ بەواجب بۆ ماڵی باوکم خەرجەکەم ئەو پارەی کە بەجێ ئێمێنێ ئەبێ ئەم باوک و برا ئاگادار بن ئەم دایکە ئاگادار بێت کە ئەم کچە ئەم ماڵە ئەم دروستی کردووە مەسەلەن نیوەی ئەم ماڵە ئەو دروستی کردووە یعنی شریعەت لەگەڵ ئەمە کۆکە هیچ پێچەوانەی نییە یعنی ناکرێ ئەو کاتە بوترێ وەڵا هەڵاڵە هەرە بێ نیوەی براکەی بەرێ چونکە براکەی ئەرکی ئەی من چەند وەختە من ئەرکی ماڵی باوکم هەڵگرتووە ئیلا ئەبێ یا ژن و مێرد خۆ هەر جارێ ئەوە نییە ژن و مێرد ژن و پیاو بەیەکۆن باشە لەناو خێزانە ئەم ژنە وەکو مێردەکەی پارەی خرج کردو ئەوانەی کە خەرجەکەن ئەوانە ناکە هیچ نادا بە مێردەکەی و هاوکاری مێردەکەین لەگەڵ مێردەکەی وەکو جاریوە ژنمان هەیە لە مێردەکەی زیاتر موچەی هەبووە ئێستا پیاوەکە ئەمرێت ئەبێ بوترێ ئەم ژنە یەک لەسەر چوارە با بڵێ مناڵی نییە ینی ماڵەکەی بێ بە چوار بەشۆ پیاوەکە ژنەکە بەشێکە با یا ئەبێ قسەیەکی تر بکەین ئەبێ محاکم و ئەبێ دادوەرەکان کاتێککە ئەماکەن کەواتە ئەو کاتە ئەگەر پرۆژەی هاوبەش مڵکی بەش بێ زەویە مەسەلەن شوێنێکی عقاراتە هەرچیەک بێت پارەیە لێ بەجێماوە ئەبێ حسابی ئەم بەشەی ژنەکە بکرێت طبعا ژنەکە لەو کاتە هەبێ ماری لێ دەرکری ئەمەی کەماوەتەوە ئەبێ یەک لەسەر چوارەکەی خۆی بێ و هەروەها ئەمەی کە دیاری کراوە و بڵێن هیچ قسەی تیانە بەشەکەی تریشی ئەمەی کە ئەمیش هاوکاری هاوسەری بووە لەم خانووە مەسەڵەن خانوویان هەیە دەفتەریان پێیەوە 5 دەفتەری ژنەکەیە 5 پیاوەکەی 3 دەفتەری ژنەکەیە مثلا باقیەکەی تریشی هی پیاوەکەیە ینی بە حسابی ئەم 3 دەفتەرە بکرێ لەم خانووە ئەمە بەشی خۆیەتی و سابتە ینی هەتا ئێستا ئەمەمانەیەکێ لەو گرفتانە ئێستا دروست بۆ خەڵک بۆتە پرسیار طبعا من ڕۆژانە پرسیارمان لێ ئەکرێ هەتا کەیسێکە بوو پیاوەکە موچەکەی 650,000 بوو ژنەکە ملیۆنێک بوو ئەم پیاوە تقریبا 1 ساڵ نەخۆش بوو لەسەر جێگە ئەم ژنە خزمەتی کرد هەم خزمەتی کرد هەم موچەکەیشی هەمووی هین کرد دوایی کە پیاوەکە مرد ژنەکە یەک لەسەر هەشتیان پێدا یعنی ئەمە دادپەروەری لەمەی خۆیان هەیە بەس لەمەی کە لەم بەشەی کە خزمەتی مێردەکەی کردووە و گرفانی لەگەڵ گرفانی پیاوەکەیە خۆی 1 دیناری نییە ئێستا بەجیا هەمووی لەناو ئەم ماڵە ئەبێ ئەم حسابە بکرێت ئەمەش بە یاسا ڕێکخرێ لە قورئانە باسی ژنێکە ئەو ژنەیەکەوە هیچ شتێکی نییە لە لای دایک و باوکێتی یا لای براکەی هاوڕای ئەبێ بەپی سەردەمەکان بەپێ ئەبێ ئەمە نا ئاەتەکە سابقە جێگیرە للذكر مثل حظ الأنثيين فەرمێ يوصيكم الله في أولادكم بس لە مناڵەکانە مامۆسایان زۆر جوان ئاماژەیان پێکرد ئێمە چەندان حاڵەتمان هەیە 2 حاڵەتمان هەیە باسی ئەم بابەتە بکە کە خوشک لەگەڵ کچ ئەم دوانە لەم دوو حاڵەتە هەمانە کە برا دوو هێندەی خوشکەکەیە بات گەرنا لە کوی حاڵەتەکانی تر حاڵەتمان هەیە چەند حاڵەتمانی و مامۆسا ئاماژەی پێکرد 16 حاڵەتمان هەیە ژن زیاترە با لە پیاو
چەند 20 حاڵەتمان هەیە ژن و پیاو یەکسانن چەند حاڵەتمان هەیە 7 حاڵەتمان هەیە ژن نەیبا و پیاو نەیبا ئەی ئەوانە بۆ باز ناکرێت کەواتە ئەگەر ئێمە هۆکارەکەی نییە جێبەجێ ناکرێ بۆیە باز ناکرێت. هۆکارەکەی ئەوەیە کە ئەو خەڵکانی کە یانە قسە لەسرم بابەتەکەن ئەیانە بە چاوێکی وەکوڵین تیرێکی ناشرینەوە مامەڵە لەگەڵ منزومە و بابەتە یاسا ئیسلامیەکان بکەن زیاتر ئەمە ئەخەنە ڕوو بەشێکی تری جێبەجێ کە فعلەن ئەوەی کە ئێستا لە میراتا هەیە جێبەجێ ناکرێ یعنی خەڵکی ئێمە هەتا ئێستا نەیتوانیوە بە شێوازێکی جوان بەو شێوازەی کە قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم بابەتەی گلا کردوتەوە بۆمان میرات دابەشکا یا پیاوەکان نایەنێ ئەڵەن میراتەکەی بۆچی یعنی کچ بۆچیەتی ئەو بەشەش هەیەی بۆ زاوایەتی ئەو بەشەش هەیەی زۆر جار نایدەنی یا کچەکە پێ عیبە لە ڕۆژفەوە پێ عیبە میرات وەرگری باشە ئەمە دیسانەوە هێزێکی پیاو سالاری نییە بۆ با بڵین بۆ لە پێناوی مەسلحەتی پیاوانەی خۆیە ئیتر لە تەنها بەو خاڵەوە گرتوێتی کە ئەبێ خوشکەکەی نیوەی ئەم وەرگێ و ئیشیشی پێکرێ بۆیە تێڕوانینەکە تۆزێت تیرەکە یعنی با بڵین ئیسلامی زیاتر برینار کردو بەر ئیسلام کەوتووە خانی گوێیە کە ئەلەمەی من بێت ینی مەبەستمە قسە بکە بۆیە تیرەکە بەر ئیسلام کەوتووە لە بەرەوەی ئەوەی کە ئەبینرێ لە ناو خێزانە ئەو خێزانانی کە دین زۆر باڵانیەتیانە بە یەکسانی دابەشەکرێ مەسەلەن خوشک و براکە نا ئەسڵەن وانە من نمونەی زۆر واقعیم لایە لە ناو شاری سلێمانی لە خانەوادە زۆر دیارەکانە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەموویان هەیان بۆ ئەسڵ هەر بەشیان نەداوە هەشە بەشی ئەدا هەیە هەروکو ئەوی کە لە شریعەتە هەیە وەکو قانون ئەڵە قانون چییە من تەلەفۆنم بۆ کراوە هاتووت و توتی ماوەسا من خوشکەکەم حەزەکەم وەکو خۆم بەشی بدەم وەکو شریعەت چی ئەڵە یعنی توێتی من پێم خۆش نییە هیچ جیاوازیەکە بێت لە ڕووی شەرعیەوە من ئەتوام ئەم بکەمەوە بڵێ مادەم بەتیب نەفسی خۆت ئەتەوێ ئەو زیادە بدەی ببەخشی بە خوشکەکەت زۆر ئاسایە خوشکەکەش توێتی ئەگەر من گوناهمەگا وەری ناگرم مادەم براکەت خۆی پێتەدا ئەڵە من بەشێکم هەبێ خوشکەکەشم هەبێ بەشێکی هەبێ هیچ جیاکاریەکم لەوان ناوێت چونکە بۆچی ئەڵە چونکە کاتێ دایک و باوکم نەخۆش بوون من لە ئەوروپا بووم ئەم خوشکەم خزمەتی دایک و باوکمی کردووە لەبەرەوە من خۆم حەق بە خۆم نادەم لەوە بەڵام ئەمە یعنی ئەمە تێگەشتۆ لە بابەتەکە بۆی ئەم حەقادا بە خوشکەکەی کە هەر نەک ئەوەی کەم و چێشیە بۆ خزمەتی دایک و باوک یعنی بە پارە ناکڕێ بەڕاست کەسێکە خوا و فەڵام کە هاتە سەر حەق و حساب ئەوەی پێداوە یعنی ئەمە بێگامان لێبێت تەنها ئەمە ئێمە لە شریعەتی ئیسلام بەم شکڵە جوانە بۆی ڕێکخستون شوێنی کەمەشی نییە قسەی یەکێک لە هەڵات ناسەکانم هێناوفون کریمەر ئەڵێ سیستەمی میرات و دابەشکردنی لە شریعەتی ئیسلامیا ئەوەندە جوان و ڕەسەنە مێژووی مرۆڤایەتی بەخۆی نەیبینیوە بەڵام ئەوە کێ ئەوە یاسادانەرە ئیسلامیەکانە نەیانتوانیەوە بە تەواوی بخنە سەر ئەرزی واقع ئەوە ئێمین پێویستەکە کە بە جوانی ڕوونی کەینەوە مامۆسایانی ئاینی ئەوەنەی باسی کۆمەڵە بابەتی کە ئەکەنەوە باسی میرات ناکەن کاکە ئەگەر برایە بەشی خوشکەکەی بخوا ئاخر خۆی قسە لەسەر خواردنە ئەڵێت ئەگەر داوای بەشکەی تر قسەت لەگەڵ ناکەم تهدیدەکەن هەڕەشێتی إنما يأكلون في بطونهم نارا وسيصلون سعيرا حسابي أعمل بخوناك وأجري نافي خود دخون أو كسي جو حق ميراتي خشكي خود خوي يعني أجري نافا خود خوي وروجي الدنيا دا وروجي قيامت جي حسابي وي جهنم جاء أو قبولك أو قبولك كأم حرامة بخوات يعني من زور جار كبيودين بيو كراوة وتوما تو حرامة قبولة آخر خوي رازي بوتم آخر كاتيك ضرورة تو بليك خوشكاكم قرني أعزا كردوم من أبي قبضي بكم أم كاك دارون براما أبي أم بارم بو بين بلا خوشكاكم أم بار حصكي تويا بيتا دسم شولة مالو للام ببارك خوم أو كاتا كبما يبلام كاك دارون من بيويسن بيني أي بخشم بتوك وبرايك بوي وكبرايك أزادي خوا بيقول لا يجم حتى دواي أوش إنسان وقت اللي مالي خويا دانشتي هلا جيري زختي كوملايات يا بشاري قصي مرد ما تانا بس أجر لم حالته أنجاتو بوت حلالة يسم أو بلام لم حالته أنجا بوت حلالة غيرنا أبيت حرام وكو الدكتور تكي طواو كرت دسي خوش به أو كاتا أبيت أجر لنا جستها لروج القيامة إجاكي إيو أجر بخوا كيف شيء تناو جهنم أو بشي خوش كي بخوا بشي كسا كي بخوا دس خوش جان من لسر
کۆی قسەی ئەمان وەکو کارێکی ئەقلانی بابەتەکانی ئەمان ئاوا کۆکەمەوە ئەگەر هێمە بچینە مێژوویەکەوا من وتم هەر لە ئەشکەوت تا فلاحەت تا سەنعەت تماشاکەی مێژووەکە دەورە بینێ لە شتەکە لەو سەردەمی ئیسلامیا کە بەحسی ئرس کریا و ئەو ئاەتی قورئاناتێت تماشاکەی بنیادی ئاەتەکە بەرئەمەسەکە من وا تێگەیشتم بەرئەمەیە کە پیا و قەییمە و قەرارە ژیان لەسەر شانی ئەمێ و پێداویستی ژیان لەو کۆمەلگای عەرەبیایە لە کۆمەلگای ئیسلامیا ژیان پیا و بیوا بڕێوە وەژن ئەگەر پارەیەکی بۆ تێت لە ئرس یا لە دەرامەدی خۆی هی خۆیە نایواتە ناوی ژیانی خێزانەکەوە و ئستقلالی مادی خۆی هەیە و ئەبێت ئەو خەرجەکە نەوا بڕێوە بەڵام واقعی ئەمڕۆ با بچین جامعای ئیسلامی عەرەب و جامعای ئیسلامی کوردی بۆینە ئوروپا تۆ لە ئوروپا بژیت سۆشیاڵێک ئەدرێتێ پیاوبی یا ژن یەکسانە و مافی ئیشکردنیش بۆ هەردوویان وەکو یەک هەیە ئێستا ئەم ژنە کە ئەگەر موچەیکی بدرێتێ ژنێک لە ئوروپای ئسکاندیناویا مناڵەکانی تا ئەبنە 15 ساڵ موچەی سۆشیاڵی مناڵەکان نادرێ بە باوکی مناڵەکان ئەدرێ بە ژنەکە یعنی ئەگەر ژنێک چوار مناڵی بێت چوار سۆشیاڵی مامۆسازانێ وایە ئەدرێ بە پیاو بە ژنەکە و سۆشیالەکەی خۆی پیاوەکە بە سیارەی خۆی درێتێ ئەگەریش بێ ئیشون وەکی پەنابەرەکان لەوێ ئەم موچەوا لەبەری دەستیانەوە من لەوێ بوو متیان بێژە بەم پەنابەرانە ئیش بکەنتم بۆ ئەمە زۆری چەلێمان بۆ ئیش بکەین ئێستا هیچ کامیان ئیش ناکەن و ژنەکەش دەوڵەمەندترە لە پیاوەکە و ئەگەر قەرارە ئرس بەش بکرێت ئایا پێویست ناکە ئیستا ئەو بنیادە کە 1400 ساڵ لەوەبەر چون پیا و مەسئولی مەعیشەت و مەعاش و مێژووش ئەویە نیشانەدا ئێستا پیاوەکە کەمتر لە ژنەکەی دەسەکەوێ بیرۆکەیەکی تازەی بۆ نەدۆزینەوە ئەمە پویایی فقە من قسەم نییە بۆی بیکەمتیە وەلی اختیاراتێکی ئەقلیمانەیە من وەکو باوکی سا کچەکەم و کوڕەکەم هەرچێکەیە مەگەر ناوێتە ئرس بۆیان ئەگەر من وەسیەت بکەم لەبەرا وەسیەت جێبەجێ ناکرێت لەولا ئرس وانە من وەسیەتی یەکسانیان بۆکەم کوڕەکەم و کچەکەم یەکسان ویستم ئەو قسێ بکەم ئەم نقطە ئەقڵایەنە زوو من ویستم ئەوە قسە ئەوە دروستکە جایز نییە الوصية لبو وارثي جائز دي والله لا وصية جائز نية أو دي مسألة بعد خانق سكان من وجه نظر شرعية ليك دي أجر وصيتي قبول لكن هبها يا هدية مو تعويز يدوم دامنا هدية ئایا من ناتوانم هەدیەک بکەم بە کچەکەم کە ئەو لاوازیە ڕووی تێنەکە ئایا ئەگەر وەسیەت و هەدیە ئیش نەکات ناتوانین داوا بکەین لە لێژنەی فتووە کە ئێستا لێژنەی ئستفتامانەیە بە پێی ڕۆژی ئەمڕۆ کە ئیش گۆڕیاوە ئافرەتێک کە توانێت ئیش بکە مامۆستای خێزانەکەش ئەمە ئێستا ژنمانەیە دکتۆرە بە ئەندازەی 100 هێندەی موچەی شوەکەی کە مامۆستا موچەی هەیە دکتۆرە اختصاسیە بە عملیاتێک موچەی 2 ساڵی شوەکەی وەرەگرێت ئایا ناتوانین بەڕێکخستنێکی قانونی بچین بینوسین شتەکە ڕێک ئایا ئێمە ناتوانین وەکو مراکش تونس ئیساتە استفتایان کردلەوە ئەو ئرسیان گۆڕیە بە شێوەیە کە مامۆستایانی ئاینی خۆیان وتیانە ئایا ئێمە ناتوانین ئرسێکی تەرکیبی دروستکەین تەرکیبی ینی ئەو ئرسە خۆی بێ و بەڵام وەکو هەڵاڵە خان وتی ئەم ئافرەتە خەریکە پارە خەرجەکە لێوان لەو پارەوە ئەستقلالی شخصی بوو ئەوە دیاری بکەین لە ئرسەکەیە کە تۆ 100 لە 20 لە 100 دکتۆر ئەم بابەتانە ئەمدا ئێمە خزمەتە دکتۆر ئەم بابەتانە هەمیشە گرێ و گۆڵ دروستەکە بە تایبەتمان لەبیر بێت ئێمە وەختی ئەمەیە کچەکە بەدلێتی کوڕەکە بەدلینیە براکی بەدلێتی دەیان خێزان لە دوای مردنی دایک و باوکی شیرازەی تێگەچێ بۆ زەختە کۆمەڵایەتیەکەش زۆرە مەسەن کاورایەژێت تۆ بۆ زاوایەوەی نازانم ژن بۆ چیەسی ئرس نازانم قەبیلە و عەشرەتەکەی ژن خەریکی ئەوڕومانە ئەوانە بابێسێ من ئامەگەرەکەمە ئەمە بێژم ئەگەر بیچیکەینە عادلانە یەکسان بیدەینە هەردکیان ئایا دووبارە ئەو یەکسانە کچێکە دانیشتووە دایکی بەخێوەکە و موچەی نییە زۆڵمی پێ نەکراوە لە حاڵێکا کوڕەکە ئرسەکەی بردووە و ئیشەکەی باوکیی خریاسە بەردەستی کوڕەکە چوە سەبانی دوکانەکە بۆ خۆی دەرامەتێنێ ئەویش هەر پرسیار دروستەکە بۆیە لە ڕای هێمە ناگوزیرین هەم عەدالەت بێرینە ناو
هەم قانون بێرینە ناو و هەم لێژنەی فتووا ینی قسەکەەوەی هەندێک جار ئەو یەکسانیە نایەکسانیە یەکسانیەکەیش هەندێک جار ئشکال دروستەکە بۆیە ئەمن نابێ بێ لێژنەیەکی تەسمیمگیری بۆ بە پێی کەسەکان و بە پێی وەزع مەوجودەکە بێژن وڵا بە یەک یاسا لە هەردوو لاوە هەر بەو یەک یاسا ئیشەکە بچوە بڕێ جان هەڵاخ بەڵێ من دەست خۆش بە دکتۆر طبعاً ئەو بابەتی جەنابەت باسی کرد من وەکو ئەندام پەرلەمان ئێسەیەکە لە پرۆژەکانم ئەوەیەکەوە پرۆژەیەک بنووسم یاسای هاوبەش لە بینی ژن و مێردا و لە بینی خوشک و برایە کاتێکە لە هەردووکیان خاوەنی موچەی خۆیانن باشە ئەمە پێم وایە زۆرێ لەو کێشانە حل ئەکا کە ئێستا هەبێ ئەمە ئەم بابەتە بە یاسا ڕێ بخرێت ینی ئەگەر بە یاسا ئێستا بۆ نمونە زەوی وەرگیرە باشە هەردوو ژن و پیاوەکە هەردوو کابێکیان زەویەکە وەرگرە مامۆسایان ئەزانن ئەوانەی کە ئەبێ یەکیان وەر ناتوان هەردووکیان وەریگرن سەیرەکەی ژنەکە خاڵی زیاتر بەس پیاوەکە لە من وەریەگرم ژنەکە مەجبورە تەنازول کا پشگیری بۆ مێردەکەی بکا بڵێ ئەو من لە داوایرەکەی خۆم ئەم فەرمۆم پڕ نەکردوێتەوە خۆم کاتە لە زانکۆ باش ژنەکە خاڵی زیاتر بەس ئەیدا بە مێردەکەی وەریەگرێ دوایی ئەم ناوی ئەم پارچە زەویە بە ناوی مێردەکەوەیە خۆ مافی ژنەکەش بوو بەڵام مافەکەی فەوتا یا پێچەوانەکەی لەوە چێ ژنەکە بڵە من وەریەگرم مافی پیاوەکەی فەوتێ ئیلا ئەبێ حکوومەتیش دەسەڵاتیش خۆمە هەر ئەم کێشانە هەر لە ناو منزومە کۆمەڵایەتیەکانیە ئەبێت حکوومەتیش دەسەڵاتی حسابی ئەمە بکە ئەم زەویەکە وەرەگیرە مادەم ئەم ژن و پیاوە خاڵیان لە یەکۆ نزیکە هەردووکیان مستحقن بە یاسا لە ناو فایلەکە هەبێت ئەبێ ئەمە بە یاسا ڕێک بخرێ ئەوەی کە ئەم ژنە چەند مافی هەیە و مافی دارایی ژن بپارێزرە چونکە ئیسلام جیاواز لە ئەدیانی تر مافی دارایی داوە بە ژن لەوەی کە لە میراتا بەشی دیاری کردووە لەوەی کەوا مارەی هەیە لەوەی کە خۆی هەیەتی وەری ئەگرێت و هەیەتی لە ژیانە پیاو بۆی نییە یعنی ئەگەر باسی زۆر بێ بۆی نییە بە هیچ شێوازێ زۆر لە ژنکە کەوا پارەی خۆی سەرفکە ئەوەی کە ژن ئەیکا بە تیب نەفسی خۆیەتی بە توانای خۆیەتی بە ئارەزومەندانە خۆی ئەیکا کاتێک کە ئەمەی کرد ئەبێ ئەم شت حسابی بۆ بکرێت و هەروە وەکو بڵێن مامەڵی لەگەڵان نەکرێ گەرنا کێشەکان زۆرتر ئەبن ینی لەوچی هەتا ئێستا ئێمە کێشەکان خاڵانی کە باسی کردکاڵی ژن لە ئەدیانی لە ئینسانەتی خۆی توانێت مەصرفکاجینا بە پێی ئاینی ئیسلام با بڵین ئیجبار نەکراوە بۆی کە مەصرفکە ئەمە دیسان و جۆرێک لە نایەکسانی نییە یان نیعمەتە ئەمە خۆی گەورە قەوامەی دکتۆر ئاماژەی پێ کرد داواتە دەست پیاو کە پیاوان ئەبێ بۆچی قەوامە دراوە بە پیا لەبەرەوەی کەوا خۆی گەورە لە ڕووی مادیەوە گرفانی ئەمڵی ئیشی پیاو لە دەرەوە بۆ گرفانی هەبووە باشە کە ئەفەرمە بیمە ئەنفەقو بەهۆی کەوە ئەبەخشن بە خێزانەکانیان ژیانی خێزانەکانیان دیاریەکەن ئەلێرە کاتێ پیاو ئەم بەرپرسیارەتی هەیە ئەمە فەزڵ نییە بۆی ئەمە ئەرکە ئەم ئەرکە لە سەرشانی پیاودانراوە لە سەرشانی ژندا نەدراوە یعنی ژنێ بەڵێ ئەگەر ژنێ خۆی تاجیر بێ ئەگەر ژنێ خۆی توانایی هەبێ ئەگەر لە باوکیەوە بۆی مابێتەوە ئەگەر لە لایەن دایک و باوکی بە دیاری پێی درابێ یعنی هیچ واجب نییە لە سەرشانی وەکو شەریعەت واجب نییە لە سەرشانی کەمە کۆی دەنگی زانایانی لەسرە کەوا خەرجی ئەم ماڵە بکێشێ لەسەر مێردەکەیتی خەرجی بکێشێ بەڵام ئەگەر ژنێک ینی لە ڕووی کۆمەڵایەتیەوە گرنگە ژن هاوکاری پیاوی باش ئێستا تۆ بەکوتی ئەوم بۆ بکە بۆ جەنابەت ئێستا پەرلەمانتاری تۆزێ موچەکەشتان باشە ئەگەر موچە هەبێ و پێشتریش لە ئیشوکاری جیاوازە ئیشە کردووە ئەم پرسیاران بە شخصیەکەم تۆ کاتێکە پشگیری دارایی خێزانەکەی خۆتەکەی ماڵەکەی خۆتەکەی وەکو ئەرێک سەیریەکەی یا وەکو چۆنە لە یاها کوردەڵێ وەکو پیاوەتیە ینی لە ینی لە خۆشی خۆت سەیریەکە یا مەسەلەن بە ئەرچی نازانی بەڵام وەکو ینی بە ئەرچی ئەزانیان بە من لە ماڵە داوام لێ نەکراوە هاوکاریان بم بەڵام من خۆم خوا دڵخۆش بووم بە ئەرکی خۆمم زانیەوە کە هاوکاری ماڵەوە بکەم ینی ئەوەتی مثلەن چوومەتە لای بەڕێز دکتۆر هەر ئەتیادی شتێکی کەم بێک لە کەم لە زۆر هەم بووە و بە ئێسەشەوە ئەوەی کە هەم بووە شتێکی جیاوازم نەبووە بەڵام ئەمە هی خۆمە بەڵام لەگەڵ ئەوەش ئەو زۆر نرخاندنی هەبووە بۆم و لەوە چێ زۆر حسابی بۆ کردم زۆر شتە بێ کردێتی بە ناوی منەوە بەبێ ئەوی من ئەگام لێ بێت ئەنی حسابی ئەوەی بۆ کردوم کە من بەڵام من هیچ ڕۆژێ لە ڕۆژان نەموتۆ فڵانە شت بۆ من
بە ئەرکی خۆم مزانی وەکو خۆم بەڵام ئەو بە ئەرکی منی نەزانیوە و زۆر جاریش پێی وتم پارەی خۆت هەڵگرە ئاگاد لە پارەکانە بێ دنیارەم ڕۆنیە وتومە نا ئەوە زۆر زەڕورە کە من بتوانم هەم بەوە دڵخۆشم هەم بە ئەرکی ئەزانم نمونە زیار بێ آخر قسەم بۆ بکە بە کورتی کورتی هەین آخر ئێمە کە میوانمانە ئەتوجێ خۆ پوختەی قساجێ خۆ بدە من منظومەی میراث لە ئیسلام دە منظومەی سابتە هیچ سەردەم و زەمان و مەکانێک ناتوانانی بیگۆڕی لە قورئانایە تمام قەطعیە باش لە ئەوڕوو جنای مامۆستای باسی کرد ئەما گەر بێت و منظومەی ئیسلامی ببینە ئەوروپا ئیسلام تێڕوانینی تایبەتی خۆی هەیە لە ئافرەت لۆ خێزان کاتێک کە دەچتە ئەوروپای دەیەوێ ئەوروپا وچی خۆ لێ بکە نەکوچی ئەوروپای لێ بێ ئەوە دوو سێمینیان ئوستاز ئیشەکە نکارێ ئوستاز قانون نکارێ هەیدی ناکەنە نادیێدا ئوستاز عفوم بکە ئێستا عائیلەیەکی موسڵمان لە ئەوروپای ئەژن ئەو عائیلە موسڵمانە وەکو موسڵمان بە قانونی موسڵمان ڕازینە وەکو دەوڵات جێخۆ بدە من وەکو دەوڵات دێمە سەر ئەو خاڵی لەسەر مەسئلەی خاڵە جیاوازەکان ژنێک مەصرفەکە ئەگەر بێت و ئەمە داوای یەکسانی بکەین لە مەسئلەی میراتا غەدر لە ژنەکەین پێشەوەی غەدر لە پیاوی بکەین چونکە چار حاڵەتمان هەیە پیاو زیاتر لە ژنیە بە 16 حاڵەتمان هەیە ژن زیاتر لە پیاویە بە هەندێک گەر بێت و چێک دیکەی لێ بکەین غەدرمان لە ژنی نەکرد ئەدێگەر بێت و 5 حاڵەتمان هەیە پیاو میراتی هەر نابانا بە ژن دەیبە داوای یەکسانی بکەین هەنجی غەدرمان لە ژنی نەکرد بابەتەکە بەو نەوعی نییە وچ ئەمە دەمانەوێت ئەوە بکەین دکتۆر مستەفا زەڵمی پرۆژەیەکی تەقدیم کردبوو لە بۆ کوردستانی وتی کاکە ئەگەر دەتانەی ئەو بابەتە یەکلای بکەن و کابراس صاحب ژن و ماڵ و منداڵی خۆیە دەتوانی پێشی مردنی ماڵی خۆ تەوزیع بکە بە حەقی خۆیتی ماڵی خۆیتی با بە یەکسانی تەوزیعەکە کوی تەوزیعەکە چهلەوەی باشە عەدالەتە چیان لە بینی بکە کوی دەیکا باوەی بکە کابرا بە زینووی بە زیندوی ماڵی خۆت نییە باش چی لەکەی توانی وەلی بکەیت چی لەکەی توانی وەلی بکەیت بەڵام کە بووە پاشی مردن ئەو نیظامە عەدالەتە چی تێدایە هەتا 1000 ساڵی دیکەش ئینسان هەوڵی لۆ بدا ناگاتە ڕوبع ئەو عەدالەتی من موافقي جنابي دكتورم قود حالي زندية خود حالي جيانا خود كاري توزيعي بكيت كاري هدية بدي ولكن من مختلف من ديك نقطة ده انه بشتي وفاتي خدرية وصيتي ده راست رأي جمهوري فقهاء لا وصية لوارث ولكن رأي مذهبي حنفي رأي كد هندروي مذهبي حنفي دقيق من أو نقطة ده إنه دي تلتي وصيتي ده بإذن وارث حقي هيا رأيك دي هي الجم فقهاء الشافعية وانا دي بإذن ورثة برا رأيك دي هي الجم مذهبي ظاهري هر إذن جيرنا لازمش باشە من ئەمێ تۆزێگەم بابەتە ڕوون بێ وەسێت ئەگەر وەسێتەکە شەفەی بیان نووسراو بێ ئەگەر یاسایی خەریکێ شتە بێ دەستپێکی خودانی مال ناتوانی وەسیەت زێدەی تلتێ مالی خۆ بکێ بۆ کێ بێ وەسێت ئیش ناکات زیاتر ئیش ناکە مەذهبك دبێژێ كاتشي جيد كافي او وصيتي اوش اوي بتزنا الراي عام لبدوي لا وصيه اي اجر قانوني بك ام بياو قانوني مثلا تيجو قانون نازل قانون كردستان اجر قانوني مثلا كابرا بيجوي بمريا مثلا ملكات مالك بري ميرات مادام صاغه ميرات مادام صاغه اجر بقانون عداله تجبك اجر عداله بابك عداله اللي بين من دارك ونكا من دار بيك واني كانت دجمني يقديك بابك دواي مردن راس هزار مطرقي او بابتي جو استات بحث ديك حمه وقت جو كابرا خو حافظي لي بك بمري حتى جو صاغ او بابتنا كاقدرون يكرستم والله كادنا ما دي بديني شو بقانوني شو بعقلي شو استاش لكردستان ولا زوريني شو دوري هما ماريك جن ابي حلاليك او اند زخت على السري ئرسەکەی ئەبێ وا لێ بێرێ بۆ براکانی چون ئەزیەت و ئازاریەدەن حتا سەروەتەکەی خۆشی لەبەر ئەوە شووەکەی خرجی مناڵەکانی نادا ئاڵتونەکانێکی خرجی مناڵەکانی ئەکا دەرامەدێکیی بێ ئێخاتە ئەم ژیانەوە دەردەکەی ئێمە بیان و گرتنە ئەنا هێشتا ژیانی خێزانیمان تەبانی لە هەمان کاتیشدا فەرقێ لە مابینی کللتور و لە مابینی ئیسلام کللتورێکی سەقەت لەسەر ئیسلام حیسێ بەڕاست بکرێتەوە خوا حافیز